سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی پرت پێتان دەگەمەوە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لە مەترسی و ئەگەرەکانی وشکە ساڵی دەکەین. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم تا چەند ئەگەر و مەترسی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان لە ئارادایە؟ ئایا ئەو ماوەی کە لە وەرزی زستان و بەهار ماوە دەتوانێت قەرەبووی بارانی ڕابردوومان بۆ بکاتەوە؟ تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بۆ ئەگەرەکانی وشکە ساڵی ئامادە کردووە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. کە ئەڵێن وشکە ساڵی بەڕاستی پێناسەیەکی هەیە ئەو ساڵانەیە کە ڕێژەی بارانبارین لە چاو تێکڕای ساڵانە کەمتر ئەکات بە 125 و ئەمەژە بێتە هۆی کە باڵانسی ویان ناهاوتایی هایدرۆلۆژی تێکبات کە باڵانسی هایدرۆلۆژیش تێکچوو ئەبێتە هۆی ئەوەی کە کێشەی ژینگەی دروست بێت و زەرەری زیانی بڵین ئابووری باد لە هاوڵاتیان وەروەها لە ژینگە وەروەها لە کشت و کاڵ وهروەها جۆری ئاوەکانیش لە هەمان کاتا تێگەچێت کەواتە کوڵتی ئاوەکان ئەگۆڕێت هەروەها بڕی ئاوەکان ئەگۆڕێت بەهۆی ئەم ناباڵانسیەوە. اینجا کە باس ئەکەین لە وشکە ساڵی تەبەن جۆری هەیە ئەوەی کە باسمان کرد جۆری یەکەمی جۆری مترۆلۆژیە ینی مەبەستمان ئەوەیە کە ڕێژەی بارانبارین کەم بکا بۆ ڕادەی کە ئەڵین. بۆ نمونە ئێمە ئەگەر بە نمونە شاری سلێمانی بینینەوە داتای لە ساڵی 1940 کە لامانە هەتا ئێستا تێکڕای ئەم 75-76 ساڵە لە شاری سلێمانی ئەبێ 684 ملیم باران ببەرێ بڵین 684 ملیم ئەمە تێکڕایە کەواتە ئەگەر لەوە زیاتر ئەو ساڵانە حسابەکەین کە تەڕن و لەوە خواردتر ئەو ساڵانەیە کە وشکن بەڵام کە ئەڵین وشکە ساڵی ئەوەیە 125 ئەو بڕە کەم بکات 128 تێکڕا کەم بکات 125 کەواتە ئەگەر لە خوار 500 میلیمەترەوە بارانمان بۆ هات ئەوە ئەکرێ بڵین ئەو ساڵە وشکە ساڵیە و بە دوای خۆیان وشکە ساڵی دووهەم ئەهێنێ کە وشکە ساڵی هایدرۆلۆژیە چونکە کە ڕادەی بارانەکە کەم بۆوە تەسیرە کاتە سەرکانیاوەکانمان سەر ئاوی ژێرزەویمان سەر ئاوی سەرزەویمان دائەبەزن بڕەکەی کەم ئەکات کەواتە ئەمە جۆری دووهەمە. ئەویش بە دوای خۆیان کە تو ئاوی سەرزەویت کەم بوو ئاوی ژێرزەویت کەم بوو ناتوانی بە ڕادەی پێویست کشت و کاڵ بکەی ئاودێری زەوێ بەراوەکانت بکەیت لەبەر ئەوە جۆری سێهەم بە دوای خۆیان هێنێ کە وشکە ساڵی کشت و کاڵیە. جۆری چوار هەمان ئەوەیە لە ئەنجامی ئەمانە هەر هەمووی هاوڵاتی زەرمەند دەبێت کەواتە کۆمەڵگا زەرێکی ئابووری ئەکات کەواتە سۆسیۆ ئێکۆنۆمیک لێرا چییە بۆ نمونە کاتی خۆی کە ئێمە سیر بکەین لە ساڵێنێکا کە شاری سلێمانی ئەتیمادیە کردە سەر کارەبای بەنداوی دەربەندیخان و دووکان بۆ نمونە ئەگەر ئاو کەم وایە کارەبامان کەم بۆ هاوکەواتە خەیاتێک پاسنگەرێک ئەمانە هەمی کارەبای کەم بۆ هات ویان جوتیارێک کەواتە کشت و کاڵەکەی زەرری لێدا ئەمە لەڕی کۆمەڵایەتیەوە هەروەها ئەبارۆکەواتە چوار جۆر وشکە ساڵیمان هەیە کە ئەمانە بوو باسمان کرد. ئێمە کە ئەڵین وشکە ساڵی ئەمە شتێکی نامۆ نییە لە هەموو جیهانە ئەم وشکە ساڵیە هەیەوە لە سایکڵە چونکە دوو دیاردەمان هەیە نینۆ نینیا کەواتە کە پەیوەندی بە خێرایی با و ئاراستەی با و هەروەها بڕی ئەو شەی لە هەوا هەیە و ئۆقیانوسەکان تا چ حەدێک ڕادەی شێ زۆرەیان کەمە ئەمە سایکڵە دووبارە ئەبێتەوە ینی ئەگەر ئێمە داتاکانی ئەوەی کە باسمان کە شاری سلێمانی کە باسمان کرد لەبەردەستمانەیە لە ساڵ 1940 لامانە لە ساڵی 1946 483 ملیم بارانباری و لە ساڵی 1947 335 ملیم باریوە لەبەرەوە وشکە ساڵێکی زۆرمان هەیە لەو 76 ساڵی کە باسمان کردووە نزیکی 13 ساڵی لە خوار ئەو بڕەوە بۆ کە باسمان کرد نامۆ نییە سایکڵە بەڵام کە ئەڵین وشکە ساڵی ئەم سایکلانە واتە ئەم خولانە کە دووبارە ئەبێتەوە ساڵێک بۆ نمونە وشکە ساڵی ئەبێت لەوانەیە دووهەمی دوابێت لەوانەشە ئەگەری سێهەمی هەیە بەڵام چوارهەمی نییە لە چوارهەم ئللا ئەبێت تەڕبیان لە سێهەم ئەبێت تەڕبێتەوە کەواتە ئەمە شتێک نییە پەیوەندی بە کەشوهەوا هەوەیە بەڵام بەڕاستی ئێستا گۆڕانکاریەکان زۆر بوون بەهۆی ئەوەی کە کەشوگەوە هەوا گۆڕاوە کۆ چالاکی ئادەمی زیادی کردووە بڕی گازی دۆمۆکسیدی کاربۆن لە هەوا زیادی کرۆەوەی چالاکی ئادەمی زاد و چالاکی پیشەسازی کەواتە وای کرۆ کەشوهەوا بگۆڕێت یعنی ئەگەر سەیری هەموو جیهان بکەین سەیرێکی پلەی گەرما لە چاوجارانە کەوەکو باس ئەکرێت بەرز بۆتەوە و ئێستا هەر بپرسین هەر ئەوە نییە بڵین لە کوردستان ئێستا حالیان ئەم ساڵ کە زستان
سارد نییە سیرەکەین وڵاتانی تریش ئەوروپیش بڕی باران و بەفریان و کوجاران نییە کەمتر بۆتەوە وەرزەکان گۆڕاون چکە تێکچوونی کەش و هەوا ئیندیکەیتەری هەیەواتە چەند دلیلێکی هەیەکە لە دلیلەکان گۆڕانی وەرزە یعنی ئەگەر سەیری بکەین ئێستا بچینە دەشتوتەر لە بەهار ئەچێت معلێنم ئێستا ئێرە ئەم کاتە چلەی زستانە بۆیە جا هەمووی وشک بووە بەهۆی سەرماکەوە وەرزەکان گۆڕاوە ینی سەیرەکەین گوڵ کردوێتیەوە ئەمە وای کردووە کە گۆڕانی کەش و هەوا وەرزەکان بگۆڕێت حرەکەی تیر بگۆڕێت زۆر 12 ئیندیکەیتەرن کە لێرە مەجالی دیارە وشکە ساڵی دیاردەیەکی سروشتیە پەیوەندی هەیە بە گۆڕانی کەش و ئاو هەواوە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە سەرگۆی زەوی بۆی کە کنە و پشکینەکان نەکرێ بۆمان دەرەکەوێت کە حاڵتەکانی سەوڵبندان و وشکە ساڵی و بە دەرکەوتنی بیابانەکان ئەمانە هەموو گۆڕانکاریانن کە یەک لە دوای یەک سروشت خۆی تحکمی پێوەکە لەسەر زەویە لەم مابینانەدا کۆمەڵێک فاسیلاتی وشکە ساڵی بە دەرەکەوێت کە بۆ ساڵیان بۆ چەند ساڵێکە خایانێ کە پەیوەندی هەیە بە جموجوڵی سایکۆلۆنەکان کە لە دەریاوە هەڵەکەن بۆ سەر وشکانی ئەمە واکاتە ماوەیەکی دیاریکراوە نەتوان ئەو تیارانی حمل کە بە هەڵم ئەگوازێتەوە بۆ ناوەندی قاڕەکان چالاک نەبن و جموجوڵە پەستانەکان ناڕووبە ئەمە واکاتە کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر ئەم گۆڕانانە هەست پێ بکرێ و دیاردەی وشکە ساڵی بەدەر بکەوێت ئەوەی ئێستا جێگی مەترسیە بەپێی ئامارەکان دیاردەی وشکە ساڵی زۆر فراوان بۆ لەسەر گۆی زەویە کە لە زۆربەی قاڕەکانی سەرزەوی بەدی ئەکرێ هەرێمی کوردستانش بەشێکە لەو سیستەمە جوگرافیایی کە هەیە لەسەر گۆی زەوی و بەرکەوتی هەیە لەگەڵ ئەم گۆڕانە کەش و ئاوهەوایەدا ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان لەگەڵ کۆی سیستەمی ئەو وڵاتانی کە ئاوهۆیان نەکەوتە بەردەریای ناوەڕاست دیاردەی وشکە ساڵیان تیا دەربکەوێت ئەوش بەهۆی چالاک نەبوونی سایکۆلۆنەکان و نەگەشتنی باران بە ناوەندی قاڕەکان کە ئەو سیستەمە لە فەلەستینەوە دەست پێیەکە و دوجار بەرەو سووریا عێراق و تا ئێران و ئەفغانستان و تا ناوەندی وڵاتانی قەوقازیش نزیکە بێتەوە کاریگەری پاڵەپەستۆی ئەم دابارینانە ئەم ساڵ هەستی پێکرێ و پێشببینی کراوە بوو کە دیاردەی وشکە ساڵی ڕووبا بەهۆی ئەوەی کە پلەکانی گەرما وردە بەرز بوونەتەوە پێی راپۆرتەکانی ساڵی 2016-2017 نەتەوەی گرتوەکان دیاردەی بەرزبوونەوەی پلەی گەرما و قەتیزبوونی گەرمی زۆر زیادی کردو ئەمەوە کاتێکە ڕەوینەوەی هەورەکان دروست بێ و باشی هەورەکان نەتوانن تەختی بارانبارانی خۆیانکەن لەو زۆنانی کە لێ ئەبارێن بۆیە ئەم ساڵش بە هەمان شێوە لە لووتکەی جیهانە لەسەر گۆڕانی کەش و ئاوهەوا و مەناخ قسەی زۆر کراوە کۆمنتی زۆر جدیدرا لەوەی کە ئەفریقا و بەشی ناوەندی ئاسیا کە سین و وڵاتانی قەوقاز و مەنگۆلیاگرێتەوە و لەگەڵ سیستەمی ئاوهەوای دەریای ناوەڕاست و نیمچە دوورگەی عەرەبی ئەمانە مەترسیەکانی وشکە ساڵیانتیا بە دەرەکەوێ و کاریگەری خراپ دروستەکە و هەندێک حاڵەت تۆمار کراوە کە کۆچ دروست بێت لەو مەنتیقانەیە بە تایبەتی ئەگە سێرکەین ڕۆژی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردووە قایمقامی تاران هۆشداریایە هاونیشتمانانی ئێرانی کە گۆڕانی کەشوهەوا و کەمی بارانباری مەترسی دروست کردووە لەسەر وشکە ساڵی لە ئێرانە کە تەنها لە ناو تارانی پایتەختی ئێرانە کە 13 ملیۆن مرۆڤ تێدا زیندگی دەکەن دەبێت 8 ملیۆنی چۆڵی بکەن لەبەر ئەوەی کە ئەو بڕە ئاوی کە پێویستە و لە بەنداوەکانی پشتی تارانەوە دابین ئەکرێ بۆ ناو تاران ناتوان تەختی و ئاوا بکەن چونکە تاران لە یەک چرکەدا 40,000 لیتر ئاوی پێویستە و ناوەندی ئاوی ئێرانی بۆ یەک ساڵ 88 ملیار مەتر سێجایە کە لە کاتێکە ئێران پێویستی بە 93 ملیار مەتر سێجایواتە کورتهێنانی ئاوی 5 ملیار مەتر سێجا ئاو کەمی کردووە کەمەوەکە بارودۆخەکە خراپترکە و هەر کاتیش لە هەر یەکێک لە وڵاتانی کە سەرچاوی ئاوی هەرێمی کوردستانە وشکە ساڵی دروست بێ ڕاستەخۆ کاریگەریەکانی هەرێمی کوردستان بە دەرەکەوێت بە تایبەتی ئێمە 41 خاڵ ئاوی سنووریمان هەیە عێراق و ئێران لەم چلوویەکە نۆی پاراوە و لە وەرزەکانە ئاواگەێنێتە نێو سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق لەوانە کە زۆر گرنگە سەرچاوی زەڵمە و دوو ئاوی ئێرانە کە بە سیروانە لای خۆمان ناوزەن دەکرێت ئەمە ئاو دابینەکە بۆ دەریاچەکانی دەربەندیخان کە دوجار دەبێتە یەدەکێکی ئاوی گەورەی 7 ملیۆن کەسی لە عێراقدا هەر گۆڕانکاریەک لە بڕی ئاو لە ئێراندا کە دێتە نێو هەرێمی کوردستان و عێراقەوە
ڕاستەخۆ کاریگەری دروستەکە و ئەو دیاردەش ئێستا هەستی پێکەین کە بڕی ئاو لە بەنداوەکە کەمی کردەوە لەمەش مەترسیدارتر باکووری گەرمیان هەرچەند بارانێکی لە باریەوە توانراوە پەڵە بداوە خەلە سەوز ببێ بەڵام نەتوانرا بارانبارین لە بەشی باشووری گەرمیان بە تایبەتی لە کەلار و بەرەو کفری و بەرەو مەتڵەکانی خانەقین ئەمانە بارانبارینیان لێ نەبارێکو پێویست کە ناوەندی بارین 10 میلیمەترە کە ئەگەر مقارنێکین بە ساڵانی ڕابردوو لە ئێستادا نزیکەی 75 بۆ 100 میلیم بارانباریوە هەرچەندەوە ناوچەی گەرمەسێرن ناوەندی بارانبارینیان 150 میلیم بارانە ئەوەی کە خلاصەی کەلامە مەترسیەکە هەستی پێکراوەوە تەسەور ئەکەین زیاتر بخایەنێ لە ئێران و لە ئەفغانستان لە وڵاتانە لەبەر ئەوەی کە بەرزبوونەوەی پلەی گەرما وای کردووە کە ناوەندی قاڕەکان نەتوان بارانبارینیان تێدا چالاک بێت. بەنسبەتی ئەم ساڵەوە هەتا ئێستا ئامارەکان وەکو بارانبارین کە متابعەمان کردبێتن لە سنووری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگاری هەڵەبجە سلێمانی و پارێزگاری هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین خۆی لە نزیکی 200 بۆ 250 لە هەندێک شوێن لە هەندێک شوێنی 200 هەندێک شوێنی دابەزێتە خوارەوە بۆ نزیکی 150 و قسوور بۆیە کە بە معادلەکە لێ 200 بەڵام هێشتا ئاماژەکان بۆ ئەوە ناجێت کە وشکە ساڵی هەبێ لەم بەڵام وەکو ئامارەکان کە بترسی لێ ئەگەر بێت و بەردەوام بێتن بەو شێوەیە باران نەبارێت بەڵێ ترسی ئەوەی هەیەکەوە وشکە ساڵی ڕووبدە وشکە ساڵی ڕووبدات بۆ ئەم بەڵام بەنسبەتی ئاوە باران سێ سێکتەری جیاواز دەگرێتەوە بۆ ئاوی خواردنەوە بۆ کشتتوکاڵ و بۆ ڕیچارجکردنەوەی ئاوی ژێرزەوی ینی زیینوکردنەوەی ئاوی ژێرزەوی بۆ کانی و کارێزەکانیش بۆ کانی و کارێزەکان خۆتان دەزانن زیاتری لە منتەقە لادیەکان و منتەقەکانی دەرەوەی سنووری شارەکانە زیاتر استفادەی لێکرێت بۆ کەتی کشتتوکاڵی بۆ ئاوی خواردنەوە و بیرەکانیش بە هەمان شێوە بیری ئاوی خواردنەوەکان عینن لە دەرەوەی شار لە شار و شارەکان بە هەمان شێوە ئەگەر بێت و ئاو بارانەکە ببارێتەوە لێڤڵی ئاوەکەی بەرزەبێتەوە لەو حاڵەتەیە وشکە ساڵی دروست نابێتەوە کێشەی ئاوی خواردنەوە و زەرعات و ئاژەڵداری دروست نابێت بەڵام لە حاڵەتێکە گەڕ ڕوودات بە وەختە حساباتێکی تری بۆ بکرێت و ئاوی خواردنەوەش بۆ شارەکان بریتە لە ئاوی سەرزەوی بۆ شارەکان بریتە لە ئاوی سەرزەوی لە هەندێک شوێنیش لە شار و شارستکانە ئاوی ژێرزەوی بەکاردێهێنرێت لەو حاڵەتەیە دەور و تەسیری خۆی ئەبێت لەو حاڵەتەیە بەڵام تا ئێستا بە پێی ئەو تاریخی کە ئێمڕۆ جەنابتان لەگەڵ ئێمە دانیشتوونە بە معدەلی 200 ملیلیتر لە ساڵێکە ئەوەی کە متابعەمان کردبێت بە ئاماری دەقیق لامان نییە هێشتا ئەگەری ئەوە ماوە کە باران ببارێت و وشاڵە باشتری شەبێت. بێگومان ئەم ساڵیش وەکو دەتوانین بڵێن پارساڵ یەکێک لە خاصیتەکانی دابارین بە شێوەیە هەم بارانبارین هەم بەفربارین یەکێک بوولەوەی کەەوە بارانبارین دواکەوت لە کاتی خۆیدا بۆیە پارساڵ ناتوانین بکەینە بەستاندەرێک بۆی کەەوە وەکو تێکڕای ئاسایی خۆی ئەم ساڵیش بە هەمان شێوە بارانبارین دواکەوت بینیمان لە شێوەی دواکەوتنەوەکە لە کۆتای مانژی 11 اینجا بارانبارین تاوکە ئەو کاتەی تێشی داین دەتوانین بڵێن ئەم ساڵ تا ئێستا شەپۆڵێکی بارانبارینی زستانە ڕووی لە ناوچەکە نەکردووە بەڵام ئەو ئامارانەی کەوا لە بەردەستدانوات گەر بەراوردی ئەم ساڵ لەگەڵ پارساڵ بکەین دەبینین بە ڕێژەکە لە سەروی 150 تاکو ئێستا بارانبارین لە پارساڵ کەمتر باریوە ئەگەر وەکو ژمارەش ئاماژەی پێ بکەین لە شاری هەولێر کۆی بارانبارین تاوەکو ئیمڕۆکەوە قسەی تێدا دەکەین 79.4 میلیمتر باران باریوە کەچی پارساڵ لە هەمان بەروار واتە وەکو ئەمڕۆ 140.6 میلیمتر باران تۆمارکرا بواتە بە کەمی 61 میلیمتر کەمتر باریوە بە هەمان شێوە لە شاری سلێمانی ئەم ساڵ 153 میلیمتر باران تۆمارکراوە پارساڵ بە هەمان بەروار 225 میلیمتر باران هەبوو واتە بە نزیکەی 71 میلیمتر ئەم ساڵ کەمتر باریوە لە پارساڵ لە شاری دهۆک ئەم ساڵ 79.6 میلیمتر باریوە پارساڵ لە هەمان بەروار 135 میلیمتر باران تۆمارکرا بوو بە نزیکەی 55 میلیمتر کەمتر بووە لە پارساڵ لە پارێزگای کەرکووک ئەم ساڵ 42 میلیمتر تۆمارکراوە پارساڵ 110.9 میلیمتر بوو ڕێژەی بارانبارینەکە کە ئەوە بە نزیکەی 69 میلیمتر بارانی ئەم ساڵ کەمتر بووە لە پارساڵ لە پارێزگای هەڵەبجە 95.2 میلیمتر باران تۆمارکراوە پارساڵ 135 میلیمتر تۆمارکرا بووە بە نزیکەی 37 میلیمتر بارانی ئەم ساڵ کەمتر بوو ئەمەش بە شێوەیەکی گشتی پێمان دەڵێکەوە بارانی ئەم ساڵ
سەرڕای دواکەوتنی بەڵام لە هەمان کاتیشدا ڕێژەکەشی بە بەراورد بە پارساڵ کەمتر بۆ کە پارساڵش یەکێک بوو لەو ساڵانەی کەوا وەکو تێکرا بارانی کەم. ئێمە ئەگەر باسمان لەو داتای 76 ساڵە کرد ئەگەر بە پێی مانگەکان ئێمە ئەزانین لە مانگەکانە لە مانگیدا ئەبێ ئێمە بارانمان دەست پێ بکات. یعنی ئەگەر بۆ بخوێنمەوە ئەبێ لە مانگیدا بە تێکڕای ئەو 75 ساڵی کە باسمان کردووە ئەبێ 23 میلیمتر بارانباری مانگی واشەیە ساڵی واشە بۆ لە مانگیدا لەوانەیە 150 میلیمتر بارانباری بێت بەڵام ئێمە تێکڕاکە باس دەکەین وەکو نۆرمال ڕێنجێک لە مانگی 11 ئەبێ 77 میلیم باران ببارێت لە مانگی 12 ئەبێ 107 ببارێت لە مانگی یەکە ئەبێ 107 ببارێت لە مانگی دووە ئەبێ 112 ببارێت لە بەهار مانگی 310 ببارێت لە مانگی 4 93 ببارێت لە مانگی 5 41 ببارێت کەواتە 64 بارانبارینەکان ئەبێت تا مانگی دوو بێت. ئێمە سەیرەکەین کەواتە ئەو 64 ئەبێت نزیکی 450 میلیمتر ئەو مانگی دوو ببارێت بەڵام تا ئێستا بزانام 140 میلیم باریوە لەبەرەوە ئەگەر ئیشەڵا بەشکەم بێئەمەل نەبێن چونکە ناتوانین ئەو کەشوهەوا زۆر زوو ئەگۆڕێت ناکرێت لەوانەیە لە مانگێکە تاویزی دوو مانگت بۆ باتەوە بەڵام کە سەیرەکەین ئەگەر ئاوا بڕوا بەم ترێندە کەواتە ئێمە لە چاو ئەوەی کە تا ئێستا مانگی یەکین کە ئەبوو 350 میلیم ببارێت 150 میلیمێکمان فەرقە لە چاو تێکڕا لەبەرەوە وا هەست دەکەین کە ئەم ساڵ بڕی بارانبارینەکە کەمتر بێت لە ساڵی منی ڕابردوو. ئەمەش تەبعاً لە علمی کەسانیەوە بەسخوای گەورە خۆی ئیزانێ کە لەوە ئەچێت بڕێکی باشترمان بۆ بێ بەڵام بەتەوەقوعات بڕێکی کەمتر ئەبارێ و ئەمەش تەبعاً شتێکی کە ئەگەر باسکەین ئەگەر ئێمە مقارنەی خۆمان بکەین لەگەڵ وڵاتانی ئەوروپا کێشەی ئێمە چیە لەوە چێکە ئێمەڵین 680 میلیمتر وەکو ڕقم زۆر زۆرە لەوە چە لە هۆڵندایە لە ئەڵمانیا 780 میلیمتر ببارێ بەڵام ئەوان چییە ڕۆژی بارانبارینەکانیان زۆرە یعنی بە درێژایی ساڵەوە چ لە 360 ڕۆژەکە 250 ڕۆژیان باراناوی بێ بەس لای ئێمە ئەوەی کە حسابمان کردووە ئەو بۆ ئەو 75 ساڵە نزیکی 70 ڕۆژمان هەیە لە ساڵەکە بارانبارین 70 ڕۆژمان بەس باران ئەبارێت کەواتە لەگەڵ ئەوانە زۆرمان فەرقە لەوە چێ ئێمە لە مانگی 4 یان لە مانگی 5 باران قڕانە تا مانگیدا ئەمەیەکەوەی کردووە سەوزاییمان کەم بێ و هەروەها جیاواز بین لەوان کە ئێمە کەش و هەواکەمان بە وشک و نیمچە وشک ناو ئەبرێ لای ئەوان نەخێت تەڕا بە ئینگلیزی هیومت کەواتە ئەمە بە تەوەقوعات ئەبێ کەمتر ببارێ ئیتر ئەوەش وتمان ناتوانین ئەو قرارەش بین 100% بڵین وایە حتمما ئەگەر ئێمە وا بەردەوام بێت بەڵێ بە دڵنیاییەوە لەژێر ترسی لەژێر هەڕەشەی وشکە ساڵیان بەڵام خۆشبەختانە ئەوەیە وکوتمان ئەمە پاروانە بووە بڕێکی باشتر بارانباریوە لەم ساڵ کەواتە ئەگەر ئەم ساڵ ئێمە وشکە ساڵی بێت ئەوە نییە بڵێن 4 ساڵ لەمەوە پێشی ژیان دو ساڵی پێشتروش هەر وشکە ساڵی بۆ ئەمە خەتەرەکە ئەم ساڵ و ساڵێکی کەژ وا بێت بەڵام ئێستا بمانەوە نەمانەوە ئەگەر وا بەردەوام بێت بەڕاستی ئەو کشتتوکاڵانی کە کراوە اعتیمادی کولیان لەسەر بارانبارینە بە تایبەتی ناوچەکانی گەرمانەوە کوردستان بەعام هەر هەمووین اعتیمادی لەسەر بارانبارینە بەڕاستی ئەکەوێتە ژێرترسەوە بەڵام ئەمەش دەسەڵاتی کەسیتیانە بەشکم واش نەبێت بەڵام بەڕاستی ئەگەر بەجددی وەرگین بڵێ لەژێر هەڕاشەی وشکە ساڵی بەتاکید خۆی بارانبارین لە وەرزی خۆیدا ببارێ باشترە بۆ چونکە لە وەرزی زستاندا ئەو بارانی ئەبارێ دەبێتە ئاوی ژێرزەوی لەبەرەوەی پلەکانی گەرمان نزمە بە هەڵمبوون کەم بێتەوە و لەگەڵ ئەوەشدا وەرزی ساردا هەور ڕەوینەوە ڕوونایە کە هەر یەک لەمانە کاریگەری خۆیان هێل لەسەر ئەو بڕەبارانە کەدا ئەبارێ دەتوانرێت ئەگەر سروشت هاوکار بێ بە بەفر بتوانرێت قەرەبوو بکرێتەوە هەگینا لە عێراقدا ناوەندی بارانبارین 8 مانگ بووە واتە لە مانگەکانی کۆتاییەوە دەست پێەکە هەتا مانگی کۆتایی 4 بەڵام ئێستاگە سەری ناوەندی بارانبارینکەین بۆ بە 4 مانگ لە ئەگەرەکان لە 11 زۆر زەعیفن لە مانگی 12 ئەبارێت تا مانگی 3 واتە ئێمە بە کۆی بارانبارین لە عێراقدا دەتوانین بڵین 4 مانگ داباریمان لە دەستیاوە ئەو بڕەبارانش کە لە 4 مانگی دووهەمە ئەبارێ ینی بە شێوەیەکی ستاندارد نابارێ بە شێوەیەکی هێواژ نابارێ بەڵکو بە شێوەی بچڕ بچڕ و بە خێرایی ئەبارێ و خوڕم بارانی بە خوڕم دروستەکە کە ئەمە کاریگەری خراپەیە لەوەی کە زەوی ناتوانێت و پێویستی امتیساسی بکە و
ئاوی ژێرزەوی پێ ببوژێنینەوە و دەبێتە لافاو و زۆر زیان بە بەنداوەکان ئەگەێنێ جاریوا هەیە بەنداوەکان ئەوی با یان قوڕولیتێکی زۆر دەباتە ناو بەنداوەکانەوە کە دەبێتە هۆی لە دەستدانی بەنداوەکان و خاڵێکی تر لە زۆر شوێنە تاریە دروستەکەواتە ڕاماڵین ئێمە کۆمەڵێک لەو گژوگیانی کە لە ناوچەی گەرمەسێرا هەیە بەرگی ئەم جۆرە ڕاماڵین ناگرن بە تایبەتی لە کۆتایی سمودەوە دەست پێەکە کە ناوچەی بە بیابانبوونی سووک بە دەرەکەوێت بۆ هۆی بارانبارینی بەخڕمەوە ئەو ناوەندە بارانی کە پێویستە لە ساڵێکە دابەشێکین بەسەر 4 مانگ تا 5 مانگە دەبینین لە چەند ڕۆژێکی کورتە ئەبارێ و ئاسمان ساماڵە بێت کە ئەمە دوو حاڵەتی تر دروستەکە کە خێرایی بە هەڵەمون خێراکە و خاڵێکی تریش ئەوەیە ئێمە هیچ دامەزراوێکی ئاویمان نییە کە بتوانین ئەوانە گل بینەوە و دوجار لە وەرزی گەرما یا لە وەرزی کەم ئاویە ئیسفادیان لەکەینەوە بۆیە ئەم دیاردەی بارانی بەخۆڕا هۆکارێکی ترە بۆ ئەوی کە بێتە هۆی لەوەی ئێمە هەم نتوانین وەکو پێویست چاندنی پێ ئەنجام بین بۆیە ئێمە هێشتا دوو مانگونی زستانمان ماوە لەگەڵ ئەوەشە 3 مانگی بەهاریشمان ماوە بەڵام بەهار ناتوانین اعتمادێکی کوردی بکەینە سەر مانگەکانی ئەخیری وەکو 4 مانگی کە تۆ باسیەکەیت بەڵام دوو مانگونی ویزستان دوو مانگێکی باشە فاکتەرێکی زۆر باشە بۆ ئاو لە حاڵەتی بارینی باران و بەفریشە هێشتا ئەمەلێکمان ماوە لە مۆزوعە و ئاگەرەکانی ژوا دەرئەکەونکەوە ئەمە باران ئەبێ بەپێ ئەو معلوماتەنەی کە لە کەشناسیەوە دەستمان دەکەوێتن باران ئەبێ و یەک مانگ و مانگونیوی ئەوەڵی بەهاریش بە هەمان شێوە کەواتە لەم حاڵتەیە ئێمە نزیکەی وەکو خۆتوتت لە 3 مانگەوە بۆ 4 مانگ هێشتا ئەوەمان هەیە کە باران ببارێ ئەگەریش باری شەڵا خێری پێوە لە ڕووی زەرعاتەوە مەوسمی خۆی هەیە بۆ دەغڵ و دان و بۆ شتانەوە ئەوە من ناتمناوە تەفاسیلەوە چکە قساسی منە بەڵام بۆ ئاو هەرچ وەختێک ببارێ قەرەبووی ئەکاتەوە بۆ ئاو هەرچ وەختێک ببارێ قەرەبووی ئەکاتەوە چ لە ئاوی سەر زەوی بێکانی و کارێزەکان بێ چ لە ئاوی ژێر زەویش بێت کە ڕیچارجکردنەوەی بیرەکانەوە بە بەرزبوونەوەی ئاسی لێڤڵی بیرەکە هەرچ وەختێک ببارێتن تا مانگی 4یش قەرەبووی ئەکاتەوە ئاو بەناو پۆڕۆسوودیەکانە زێندەمیلەکانە بەناو دەمیلەکانە ئەچێتەوە ژێر ناخی زەویەوە و لێشەوە کە ڕۆژ چەند تەبقەیەکە بڕێتەوە هەتا لە ناو فراکچەر با بڵێن ناو جوینت و فراکچەرەکانی ناو بەردەکانە خۆی ئەگرێتەوە هەتا تەبقەیەکی عازل دروستە بێتەوە نایاڵێ ئاوەکە بچێتە خوارەوە لەوێ ئیتر لێڤڵەکەی یواش یواش بەرزە بێتەوە ئاوەکەی ژێر زەوی ئیستەقالی خۆی وەرگرتووە مهمتریشت ئەوەیە کە باران ببارێ لەگەڵ ئاوی سەر زەوی جەریان بکە بە موقعەکانی خۆیە بۆ ئەوەی بەناو ئەو پۆڕۆزوتیانەیە بەناوی ئەو دەمیلانەیە بچێتە خوارەوە ناو ئەو دەمیلانەیە دەکان بەرزکاتەوە لێڤڵی ئاوەکە بەرزکاتەوە لەو حاڵەتانەیە ئاو شوێنی خۆی ئەگرێتەوە بارانەکە شوێنی خۆی ئەگرێتەوە دوو حاڵەتمان زۆر پێویست ئاوی باران لەگەڵ ئاوی سەر زەوی هەردووکی ئەبێتە هۆی ڕیچارجکردنی ئاوی ژێر زەوی ڕیچارجکردنی ئاوی ژێر زەوی لەم حاڵەتانەیە دوو شتمان هەیە ئاوی ژێر زەوی قەتیز بوو لێ شوێنی خۆیان ماو ئاوی ژێر زەوی لێڤڵی بەرز بوو و ئەتیجاهی جەریانەکەشی ئەگۆڕێ بەرەو ئەتیجاهێکی تر مەسەڵەن ئێستا ئێمە کانی و کارێز کانی و کارێز ئیشەکەی چییە؟ ئاو لە شوێنێکی ترەوە دێ ئاوی ژێر زەوی بەرزە بێتەوە و ئەگاتە ئەو ئاستەی لەو دەمی کانیەکەیە دەمی کارێزەکە بەرزتر ئەبێتەوە ئاوەکە جەریانەکە بۆیە ئیتیجاهی فلووی ئاوەکەش لەگەڵ بەرزبوونەوەکە فەرقەکە بۆیە ئەو بارانی بەخوڕ بێ بارانی نەرم بێ ئێمە سەبارەت بە وشکە ساڵی تا ئێستاش دەڵێن زووە لە بەرەو پێناسەکانی وشکە ساڵی جیاوازە کۆمەڵێک زۆری وشکە ساڵیشمان هەیە هەم لە وشکە ساڵی کەش و هەوایی کەوا لای ئێمە باسی دەکەن هەروەها وشکە ساڵی هایدرۆلۆجی هەروە وشکە ساڵی کشتتوکاڵیشمان هەیە هەر یەکە و بابەتێکی جیاواز دەبێتن بەڵام ئەوەی کە کۆیان دەکاتەوە خاڵی هاوبەش لە نێوان سەرجەم ئەو پێناسانی وشکە ساڵی بابەتەکە ئاوە واتە کەمبوونی ڕێژەی ئاو ئەوەی لە بەرچاوە دەبیندرێتن گۆڕانی کەشەوە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە نیشانەی ئەوەن کەوا وەرزی زستان دوا دەکەوێتن پێشبینی دەکرێتن کەوا لە کۆتایی ئەم هەفتەیە شەپۆڵێکی باشی بارانبارین بەشێکی زۆری ناوچەکانی هەرێم بگرێتەوە مەژوا دەکاتن ڕێژەی بارانبارینەکە زیاتر بێتن هەروەها ئەم نزمە پاڵە پەستوانەی بەتایبەت کە لە دەریای ناوە ڕاستەوە کار لە ناوچەکانمان دەکەن ژمارەکانیان زیاتر بێت و بێتە هۆی ئەوەی کەوا ئەگەرەکانی کە باز لە وشکە ساڵی دەکەن ئەگەرەکانی لاواز بکە لەسەر ناوچەکان.
ئێمە گەر باسی عێراق بکەین و هەروە هەرێمی کوردستان بکەین ئێمە وڵاتی عێراق وڵاتێکە داونستریمەوەتە بەشی خواری و ڕووبارەکانە دوو ڕووباری گەورە هەیە و دوو بەیزنی گەورە هەیە دوو حەوزی گەورە هەیە کە ڕووباری دیجلە و کە ڕووباری فوراتە ئەم دوو ڕووبارە لە وڵاتی تورکیا کە هەڵۆقڵێ و بە خاکی فوراتیان بە خاکی سووریا و بە خاکی عێراقا تێئەپەڕێت و دیجلەش بە خاکی ئێمە تێئەپەڕێت کەواتە ئێمە خاوەنی ئەم ڕووبارانە نین ئاوی سنوورین بەڵام ئەم ئاوە سنووریانە لە هەموو عالەمە ئێمە 276 ئاوی سنووری هەیە بۆ نمونە لە ئەفریقا لە ئەمریکا لە ئەوروپا ئەمانە ئەتوانن هەموو سوودێکی گشتیان وەرگرتووە چکە بۆچی ئاو سنوور ئەبڕێت ئاو مڵکی یەک وڵات نییە کەواتە ئەم ئاوە سنوور ئەبڕێ و سەرچاوەیەکی سروشتیە پێویستە هەموو سوودی لێوە بگرێت بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە بڵین سیاسەتی وڵاتانی دراوسێمان وڵاتانی دراوسێ بەڕاستی نایەنەژێر ئەو بارەی کە بەشی بکەن لەگەڵمانە خۆیان بەخاوەنی ئەو ئاوە ئەزانن ینی بۆ نمونە ئەگەر ئێمە وتەیەکی سلەیمان دیمرێلی ساڵی 1992 بڵینەوە کە ئەڵێت بە هیچ شێوەیەک ئاوی دیجلە و فورات کەس خاوەنی نییە ئێمە نەبین تورک نەبێت ئێمە خاوەنین عێراق و سووریا ئەوەنە خاوەنین کێتە سنوورەکانیانەوە کەواتە ئەڵێ ئەوەی لە سنووری ئێمایە و تا لە سنوورەکەمان دەرەچێ ئێمە خاوەنین ئەمەش بەڕاستی قسەیەکی ترسناک و خەتەرە یعنی تۆ لەبەرەوە بۆی ئەڵێ بۆم هەیە هەچێکی لە یەکەم بۆم هەیە قەترە ئاو نەهێڵم بێ بەم دیوی سنوورە ئەمەش ئەگەر سەیری بکەین ئێمە لە ساڵی 1966 بەیاننامەی هەڵسینکی و هەروەها لە ساڵی 1990 کە ئەنتەوە یەکگرتوەکان کە ئەم پرسەوەکو اتفاقیەتێک وەکو معاهدەیەک بەڕاستی تەنیا و تەنیا نە ئێران نە تورکیا نەچوونە ژێرباری تۆقیعیان نەکرد کە ئەبێت ئەو ئاوە سنووریانە بە بەشداریکردنی هەردوو لاوە بە تەفاهمێک بە مزەکەرێکی تەفاهم لە بینی هەردوو لا بەش بکرێت کەواتە ئێستا ئەگەر سەیری بکەین ئاوی فورات تەواو کۆنتڕۆڵ کراوە لەلایەن عێراقەوە و بەڵام دوایی کە بەشێکی ها بۆ سووریا عێراق ڕێکەوت بوون کە 150 بۆ عێراق بێ و 140 بۆ سووریا بێ بەڵام کە کەوتە دەست داعش هەندێک شوێنی کێشە دروست بوو دیسانەوە ئەگەر سەیری بکەین ئێستا ئاوێکی کەم لە ڕووباری فوراتەوەیەت بەرەو کۆنتڕۆڵی فوراتمان لەدەست داوە بەنسبەت دیجلەشەوە خۆشبەختانە ئێمە ئەوەی باشۆک و هەرێمی کوردستان لوق و پۆپەکانی کە زەی گەورە و زەی بچووک و ئاوی سیروان و ئاوەسپی لەناو هەرێمی کوردستانە بەشێکی زۆری کە نزیکی 130 ڕووباری دیجلە پێگەهێنێت بەڵام تەبان ئەمانش بە بڕی جیاواز سەیری دەکەین ئەگەر زەی گەورە باسکەین 150 لەناو خاکی کوردستانە بەڵام ئاوی دیجلە کە داخل بە هەرێمی کوردستان و بە عێراق ئەبێت لە خاپوورەوە ئێستا حکوومەتی تورکیا بەتەمایە بەنداوی ئەلیسۆکە تەمان ئێمەگەر پرۆژەی گاب باسکەین کە 22 بەنداوە 14 لەسەر فوراتە باقی لەسەر دیجلەیە بەڵام گەورەترین بەردایان بەنداوی ئەلیسۆیە کە نزیکی 11 ملیۆن مەتر مکعب ئاوەگرێت ئەمە لەم مانگی 3 تەواو بێ و نیازی هەیە پڕی کات ئەمە کێشەکە دروست دەکات هەروەها مەشروعێکی کی هەیە کە پێڵێن جەزرە لە تورکیا ئەمەش قەناتێک کە دایڤەرتی ئاوەکەواتە ئاوە گوێزێتەوە بۆ زەوی کشت و کاڵی ئەم دوو پرۆژەیە واکات 170 ئاوی دیجلە کەم بکات کێتە ناو هەرێمی کوردستانەوە یان ناو عێراقەوە بەمەش کێ زەرەڕۆمەند دەبێت ئێمە وەکو کوردستان زەرەڕۆمەند نابین چکە کوتمان ئەم لوق و پۆپانی کە هەیە و بڕێکی بارانمان هەیە بەڵام خواروی عێراق زەرەڕۆمەندە هۆڕەکان خەریکە ئیتر دیسان ترسی و شبوون کە چەند ساڵە حکوومەتی عێراق لە دوای 2023 هەوڵیاوە کە بیبوژێنێتەوە کە بە ئرسێکی و تراسێکی خۆی ئەبینێ ئەو هۆڕانە خەریکن وردە دیسان ئاویان کەمەکاتەوە ڕووباری دیجلە بەڕاستی لە خوار بەغاوە لە عەمارە و حەلە و بەسرەوە زۆر کەمی کردو و کوڵتێکی زۆر بە ڕادەیەکی زۆر ترسناک یعنی کارەساتێکی ژینگەی گەورە لە عێراق بەڕێوەیە ئەگەر بێت و حکوومەتی تورکیانەیەتە ژێربار و ئێستاش حالیان لە گفتوگوی جددیان وفدی سەرچاوەکان وەزارەتی سەرچاوەکانی حکوومەتی فیدرال هەروەها وەزارەتی خۆمان سەرچاوەکانی هەرێم و کوشتکوڵ گفتوگوی جددیەکەن لەگەڵ حکوومەتی تورکیا تا چ حەدیەتە پێشەوە بەڕاستی ئەوە کەوتۆ سەر ئەو گفتوگۆ جددیانی کە لە بینی ئێمە ئەوانە ئەکرێ و ئەبێت تۆ قەنەعەتی پێ بکەی بەڕاستی تا چ حەدێک ئەو ئاو پێویستە و بۆچی تا ئەبێت تۆ کێشەکانی باس بکەی بۆی قەنەعەتی پێ بکەی چونکە ئەوڵێ من ئاو بۆت بەر ئێمەوە بڵێن منە ئەوەت ئێمە بەستۆ بێ پێم بڵێ ئایا چۆن بەڕێوە ئەبێت بۆچی تە هەروە ئەڕاتەوە شەط العەرەب ئەمەیە ئەبێ مفاوزاتی جددی لەسەر بکرێت وشکە ساڵی زۆر هۆکار هەیە کە ئێمە توانین کاریان لەسەر بکەین و ئەو دیاردە کەم بکەینەوە یەکێک لەوانە هۆشیاری تاکە لە چۆنەتی بەکارهێنانی ئاو کە ئاگاداریکەیتەوە لەوەی کە بڕی ئاوی بەکار هاتوو چەند بێ بۆ ئەو ئاشناکردنی بە ئەو جۆرە لە تەکنۆلۆژیانی کە ئاو بە فیڕۆیە لە ماڵە بۆ نمونە بەکارهێنانی جۆرێک لە غەسالات جۆرێک لە
بەلوعی ئاو جۆرێک لە سیستەمی ئاودان بە قەترە ئەمانە هەموو هۆشیاری باشن بۆ هاونیشتیمانیان خاڵێکی تر ڕاگەیاندن کاری زۆر جدی ئەبێ بکات لەم بوارەیە کە مەترسەکە بخاتە ڕوو و هەم هۆکارەکان و چارەسەریش بخاتە ڕوو بۆ هەنوشتیمانیان و خاڵی ئەساسی کە منێتەوە حکوومەتە کە دەبێت پلانی هەبێ بۆ ئەو بابەتە چونکە حکوومەت دامەزراوەکی گەورەیە و مەسئولەتی گەوری لەسەر شانە بە تایبەتی لە ناو حکوومەتیشە وەزارەتی کشت و کاڵ و دەستەی ژینگە و وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی کە ئەمانە هەمویان دوجار پێکەوە حەلقەیەکن کە ئەتوانن ئەم بارودۆخە کۆنتترۆل بکەن بە دروستکردنی بەنداو و یان بە دروستکردنی بەنداوی توڕاوی کە لە ئێستا زۆر گرنگە کە هیچ کولفێکی ئەوتۆی تێناچێ و زۆر بێت لە ڕێکخراوەکان کە لە گرمیانە کاریان لەسەر کردووە و ڕێکخراوی خاوێن و ڕێکخراوی ریت چەند جار ئیشمان کردەوە وارە کە بەنداوی توڕابیمان دروست کردواتە بە خۆڵ بربەستی ئاویمان دروست کرد بۆی بڕی ئاوگل بینەوە چەند حاڵەتێک لە کۆڵی حکوومەتە کاتەوە یەکەم لەوانە سیستمی داچۆڕینی ئاوی خێراکە بۆ ناوزەوی و دەتوانین پلێتەکان تێر ئاوکەینەوە خاڵێکی تر دەتوانین گلدانەوەی ئاوکەین بۆ وەرزی گەرمە خاڵێکی تر ئەتوانین دیاردەی لافاو کەمکەینەوە کە ئەمە هەمووی خاڵێکی تر دەوانین سامانی ماسی پێزیاد بکەین کە ئەمە یەکێکی ترە لە بابەتە گرنگەکان کە هەم لەلایەنی ئابووری ئەتوانێت دەستی کار زیادکەین و هەر ئەمشتوانین سامانی خۆراکی هەرێمی کوردستان پەرە پێدەین بەڵام ئەمڕۆ کە ئێستا بارودۆخەکە ئەبینین ئەمڕۆ ئیشکرێ لە سبەی باشترە لەبەرەوەی ئەو بارانی کە ئەمڕۆ بارێ دەتوانین ئێمە کاری لەسەر بکەین و خاڵێکی تر کە حکوومەت دەتوانێت کاری لەسەر بکە چالاکردنی یاساکانی بەکارهێنانی ئاوە لە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە و هەوڵ بە مێزەکانی گفتوگۆ گەرم بکەن لەگەڵ هەرێک لە تورکیا لە عێراق لە سووریا و لە ئێرانیش بۆ ئەوانە چونکە هەرێمی کوردستان خاوەنی ئاوێکی سربەخۆنیە لە 60 ئاوی هەرێمی کوردستان لە تورکیا و لە زۆربەی لە ئێرانەوە دەڕژێتە نێو هەرێمی کوردستانەوە کە ئەمە وا ئەکات کە ئەم کاریگەریە کەم بکاتەوە لەوەی کە ڕێکەوتن و لێک تێگەشتن لەوان ئەم وڵاتانەدا دەتوانێت قۆناغێک لە مەترسیەکان هێورتر کاتەوە ئێمە مەترسیەکە تەنها لەسەر دەربەندیخان نییە بەڵکو لەسەر دوکانیژە مەترسیە هەیە ئێمە ساڵی 2015 لەگەڵ ڕێکخراوی USIP پەیمانگای ئاشتی ئەمریکی دراسێکمان کردو لەسەر ئاوی دەربەندیخان و ئێمە ڕیکۆمەندێشنی خۆمان یاوەتە حکوومەت بە تایبەتی ئەنجومەنی وەزیران و خۆم بە شخصی بردوم بۆ بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت و ئەم مەترسیەمان ئاگادار کردونەتەوە و دوجاریش ڕێکخراوی بۆ ناوی ڕێکخراوی GIZ کە سەر بە وەزارەتی دەروی ئەڵمانیان بە فەرمی هاتوون ئەو دراسیان لێوەرگرتوین و ئێمە هەموو مەترسەکان ماخستۆتە ڕوو کە ساڵی 2020 ئەگەری جەنگی ئاو لە ناوچەکە بەڕێوەیە لەبەر ئەوەی کە ئاوی دوکانژێکێکە لەو ئاوانی کە تەختی ئاوی عراقەکە زیاتر لە 20 میلیۆن مرۆڤ ئیسفادەی لەکەن ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەم ئاوە کەمی کردووە بۆ نمونە بەپێی ستانداردی دەولی کە ڕێکەوتون ئێران و عێراق دەبێت لە چرکەکە نزیکەی 40 مەتر سێجا ئاو لە دەواازەی زەردەشت کە ئاو کورتیە داغڵی سیستمی ئاوی دوکان بێ بەڵام ئێستا کەمتر لە 15 مەترە کە ئەمە زۆر مەترسیدارەوە هەم چەمەکانی قەڵەچوالان هەتا سەرەوە تا پێنجێن ئەمانە هەمویان کاریگەری بۆی کەمبوونەوەی بارانبارین و کەمبوونەوەی بەفربارین وای کردووە کە ئاوەکانیان کەم بکە و دوجار لەسەر هەردوو بەنداوەکە تەزەخومێکی کەم ئاوی دروستە بێ و ئەو ئاوەش کە ئێستا هەیە لەناو بەنداوەکەدا لەجی تموحێکە تموحی خواردنەوە دانیە دەبێت چاکسازی تا بکرێت چونکە بەپێی دراسەکان کە ئێمە کردومانە ئاوەکە لە ڕووی کیمیایی هەم لە ڕووی فیزایی لە ڕووی بایۆلۆجی و فحوساتی بۆ کراوە و لە ئاستێکی بەرزا توێژنەوە لەسەر کراوە کە لە هەندێک خاڵدا بەهۆی ئاوڕێژگی شارەکانەوە دەتوانین بڵین ئاوەکە ناتوانێت بەکاربهێنێت. ئەگەر نسبەتی بارانبارین باش بێ لە 400 بۆ 450 تێپەڕێت بە پێی معلوماتی چەند ساڵی کە خۆمان تا کۆنتاکتین لەگەڵیانە نسبەتی بەنداوەکانیش بەرزەبێتەوە توانەوەی بەفرەکانیش دەورێکی ئەساسی تیا بێتەوە بەنداوەکان بەرز بێتەوە ئاو لە شارۆچکەکانی قەڵاتجێ و ڕانیە و سلێمانی و هەڵەبجە و ئەویش لەسەر تەنگی سەی محەممەد مەشروعی تا دروست کراوە لەگەڵ کەلار و بە دەربەنیخان و باوەنور و ئەمانەی کەوا ناوشاری سلێمانیش و کە ئێسش بەرەوتیجاهی چەند چەماڵش خەتیان ئەڕوا ئەمە هەمووی پابندن بەچیەوە بە ئاوی سەر زەویەوە لە ئاوی سەر زەوی لە دوکان لە دەریاچەی دوکان دەریاچەی دەربەنیخان و لە ڕووباری خاص و ڕووباری سیروان لە تەنگی سەی محەممەدەوە ئاوەدەگرن ئەوانە پێوە پابندن بەچی بەبارینی باران
کە لە شاخەکانەوە دێ بەرەو ئەو ڕووبارانە و بەنداوەکان پڕەکەنەوە لەوێ ئاوهڵێت بەنسبەتی ئاوی ژێرزەویشەوە لەو شوێنانەیەکەوە باران ببارێ لێڤڵی ئاوەکە بەرز بێتەوە ئێمە ئەتوانین بڵێن کێشەیمان دروست نابێتەوە نە بۆ کشت و کاڵ نە بۆ ئاژەڵداری و نەش بۆ ئاوی خواردنەوە بەڵام لە حاڵەتێکە ئەگەر دابەزێ بە شێوازێک دابەزێتە خوارەوە ئەگەر زۆر دابەزێ ئەوش لە حاڵەتێک ئەگەر بارانەکە لەم 200 بوەستی بەڵام بگاتە حەدی 400 ئەو خوتورەتەمان بۆ دروست ناکە ئەو ساڵ بەڵام ئەگە 2 ساڵ یا 3 ساڵ سەرکتی بەردەوام بێ بڵێ خوتورەتێک دروست دەکاتەوە بۆ حاڵەت ئێمە ئێستا خۆشبەختانە ئەم ساڵ بۆ ساڵی 2017 بەشێکی تایبەتمان بۆ حاڵەتە دروست کردو وەکو ئاوی ژێر زەوی لە سنووری هەڵەبجە و سلێمانی و ئیداری ڕاپەڕینیش بەناوی بەشی پێوانەی ئاوی و تاقیگەی ئاوی ئەو بەشی پێوانەی ئاویە لە ساڵێکە 4 جار ئێمە پێوانەی ئاویەکەمان بۆ کات لە 40 بیری منتەقەکانە کە هەڵمان بژاردووە چکە بۆ معلومات بۆت باس بکەم ئێمە ئاو ئەساس حسابی ئەوە ناکەین کە لە کوێیە ئاو دابەزێ لە کوێدا نەبەزێ ئێمە سنوورەکانی سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕیمان کردو بە 10 بەشەوە 10 حەوزی ئاوەوە هەر حەوزێک لەم حەوزانە سنوورێکی ئیداری خۆی هەیە هەموو سنووری ئیداریەکە تەختیاکە داپۆشێ لەم 10 حەوزەیە هەر یەکی بەجیاواز لە حەوزێکە چەند بیرێکمان هەڵبژاردووە سنووری ئاوەکان لە بەرزی و نزمیە ئەپێوی مەسەن بۆ منتەقەی پێنجوێن دراسەکەمان تەواو کردووە منتەقەی ئاوازیلەی قەراغ بازیانمان تەواو کردووە خوڕماڵ هەڵەبجەمان تەواو کردووە لەو 4 شوێنە لەو 3 شوێنە لە قەراغ بازیان ئێمە لە سنووری قەراغا ترسمان هەیە لە سنووری بازیانە ترسمان نی لەبەرەوەی نسبەتەکە کەم دابەزیوە لە بینی 2 متر بۆ 7 متر دابەزیوە بەڵام هەندێک شوێن لە منتەقەی قەراغا لە 7 متر بۆ 27 متر دابەزیوە لە منتەقەی هەڵەبجە شوێنی کەم هەیە لە بینی 5 متر 6 متر تا 16 متر دابەزیوە شوێنەکان بە پێ بەرز و نزمیان فەرقەکە بەڵام لە منتەقەی پێنجوێن لە 2 متر دابەزیوە ئەگەر بێت و ئەم ساڵ پشکە ساڵی بێ احتمال لە بگاتە 7 بۆ 7 متر یعنی هێشتا ترسەکەمان ئەوەندە نابێت بۆی لێ بترچین بەس منتەقەکانی تر شوێنمان هەیە لە 6 متر دابەزیوە وەکو منتەقەی سیتەک لەبەرەوەی تەجاوزێکی زۆر کراوەتە سەر ئاو بۆیە حاڵەتەکانمان تەنهاوە نییە بشکە ساڵی بێ خۆشمان بەپێی ئەو پلانی کە هەمانە بەپێ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ هەڵکەندنی بیر بۆ دەستگرتن بە ئاو لەگەڵ ڕێنمایەکانی تریشە هی ئاوی سەرزەویش ئەگەر بێت و تەجاوز نەکرێت زیادەڕەوی نەکرێت ئەتوانین ئێمە سەر بکەین بۆ بەڵام خۆتان ئەزانن زیادەڕەوی دایمەن لەگەڵ قەیرانی داراییە بە چەند زیادکە ئەو نە زیادەڕەویەکەی زیادەکات لەسەر ئیشەکان تا ئێستا مەترسیمان نییە بەڵام ئەگەر بێت و زیاد دەکە ئەگەر بێت و باران ببارێت بگاتە حدودی 400 بۆ 450 من بەڕێی خۆم ئەوەندەی کەەوەن خبرەم هەبێت چەند ساڵێکە لە بەجارەکەیە ئەکەینەوە حاڵەتێکی سەیفەتی بۆ ئەم ساڵ حاڵەتی وشکە ساڵی حاڵەتێکی زۆر تایبەتە حاڵەتی وشکە ساڵی ئەگەر بێت و ئەم ساڵ دەغڵ و دان بە تێری ئاو نەخۆن و حاڵەتی گەرم و جۆمان بکەوتە خەتەرەوە حاڵەتی وشکە ساڵی ئەوەیە کە لێڤڵی ئاوی بیرەکان کە بە نایاسایی لێدراون بەنایاسایی لێدراون ئەکەونەوە حاڵەتێکی خەتەرە وشکە بنەوە و زیاتر زەخت دێتە سەرمان بۆی ئاوی ژێرزەوی بەکاربێنێتەوە حاڵەتی وشکە ساڵی ئەوەیە کە تۆ ئاوی بیرەکان لێڤڵیان دابەزێتە خوارەوە ئەوەی کە بە یاساییش لێدراوە و زەرعات بکوێتە خەتەرەوە حاڵەتی وشکە ساڵی ئەوەیە کە تۆ لێڤڵی ئاوەکەت ئەوەندە دابەزێتە خوارە بەشی خواردنەوەت نەکە بەڵام ئێمە تای نەگەیشتێتە ئەو ڕادەیە نەگەیشتێتە ئەو ڕادەیە و ترسی ئەوەشمان نییە بەپێ ئامارەکان ترسی ئەوەشمان نییە هێشتا بۆیە بەڕاستی هێشتا ترسی ئەومان نییە و ئەمەلیش بەقەوەتە کە بارانەکە ببارێتەوە تعویزمان بۆ بکاتەوە ئەو حاڵەتی کە ئەم ساڵ چەند مەترێکی دابەزیوە ئەوەشمان بۆ پڕکاتەوە ئەگەر نەیکرد چەند مەترێک دابەزێتە خوارەوە بەڵام هێشتا ئاوی شیرینمان لە ژێر زەویە ماوە ئاوی شیرین لە ژێر زەویە هێشتا تەجاوزمان نەکردو بەو دەرەجەی کە بترسین لێی بە ئەمەلی ئەوەی کۆ ساڵێکی تریش هاینە دووبارە بێت تاکو ئێستا نازانم حکوومەتی هەرێم ڕێکاری گرتووە ڕەنگە بەوەی کەواوەکو باسم کرد لە پێناسەکانی وشکە ساڵی کۆمەڵێک شتی نوێ هاتوۆتە ئاراوە ئەمیش یەکێکان ئەگەر باز لە وشکە ساڵی هایدرۆلۆجی بکەین کۆمەڵێک کێشەی تر هاتووە کە خۆی وای کردووە حکوومەت ڕەنگە نەتوانێتن ئەم پێویستیانە دابین بکە بۆ نمونە لە وشکە ساڵی هایدرۆلۆجی پێویستمان بە کۆکردنەوەی بڕێکی زۆر ئاو دەبێتن ڕەنگە ئەم ساڵانەی قەیرانی دارایی وای کردبێکەوە بەنداوەکان بە تەواوی دروست نەکراوە تەنانەت ئەوانەی هەشن
دوای ئەو ڕوودانی بوو مەلەرزەی مانجی 11 پارساڵ کەوای کرد پێویست بکاتن حکومت پیلانێکی تر دابنێتن کەویش کەمکردنەوەی بڕی ئاوە لە بەنداوی دەربەندی خان بۆ ئەوەی کەەوە لە ڕووی ئەو زیانانەی کە بە بەنداوەکە کەوتووە کاریگەریەکانی کەمتر بێتەوە واتە لە بڕی پاشەکەوتکردنی ئاو ئێمە ئێستا خۆمان ئاو پێویست دەکە زیاتر بەر بدرێتەوە بۆ ئەوی کەوا قورسایی لەسەر بەنداوەکە کەم بکرێتەوە لەلایەکی ترەوە بەشی زۆری کاریگەریەکانی وشکە ساڵی ئەگەر ڕوودانی وشکە ساڵی بێتن لە ناوچەکە و هەرێمیش بگرێتەوە بە هەمان شێوە کاریگەری زۆر نێگەتیفی دەبی بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە لە بەرەوەمە بەشێکی زۆری گوندنشینانی خۆمان هەم لە ڕووی کشتتوکڵ و هەم لە ڕووی ئاژەڵداریەوە پشت بە ئاوی کانیاوەکان دەبەستن ئەگەر وشکە ساڵی دروست بێتن ئەمە لە ڕووی ئابوووریەوە کۆمەڵێک کاریگەری خراپی دەبێتن جگە لەوە لە ڕووی کشتتوکڵیەوە کەوا کاریگەریەکانی هەم خراپ دەبێتن و نەبوونی ئاو دەبێتە هۆی دروستبوونی کێشەی گرفتی زۆر بۆ هاوڵاتیان و هەروەها حکوومەتیش ئەوەی کە پێویست دەکاتن بیکاتن یەک لە سەرتاوە سنتەرەکانی توێژینەوە زیاتر بکرێتن بۆ ئەوەی کەەوە ئامادەکاری زیاتر بکرێتن کەوا بتوانین پێشببینی دروستتر بکرێتن بۆی ئایا ئەم دیاردەیە ڕوو دەداتن یاخودنا هەروە لە کاتی ڕوودانیشی پلانمان هەبێت بۆ ئەوەی بەکەمترین کاریگەری خراپەکانی لەسەر هاوڵاتیان کەم بکرێتەوە.